سەبارەت بەم نمایشی منداڵ پارێزی کوردستان وەکو لە راپۆرتەکەشدا ئاماژەی پێکرا کە ئەمە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا منداڵ پارێز ئەمە بووە کەمین جارە چالاکێکی بۆ شێوازە فراوان ئەنجام ئەدات کە بە هەزاران منداڵ لە ناوتە جیاوازەکانی کوردستانەوە لە ڕۆژئاوای کوردستان لە کەرکووک لە خالقین لە سلێمانی لە شار و شارچوەکانی هەرێمی کوردستانەوە بەشداریان لەم نمایشەدا کردەوە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە نمایشەکە و سەبارەت بە ئامانجی نمایشەکە و سازداری لەم کاتەی ساڵدا دەچمە لای زۆر بەڕێز نۆرمان عەبدوڕەحمان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی منداڵ پارێزی کوردستان سۆزگراسە لە سەودە لەگەڵ منداکان نەمان سڵاو لێ زۆر بەخێر بێت. سڵاو لەیەوە بەیانی بینەرانیش باش. سپاس. کاک نۆرمان بۆ یەکەمین جارە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا منداڵ پارێزی کوردستان چالەکێکی لەو شێوازەوەها فراوان ئەنجام ئەدات. من دەست پێک دەمێت بەسێکی نمایشەکەمان بۆ بکەیت و چۆن بوو لەم کاتی ساڵدا بڕاتان لە سازدانی نمایشێکی وەها بە فراوان و گەورە کردەوە. ڕاستیەکەی مناڵ پارێزی کوردستان با بڵێن ساڵانە پلانی تایبەتی خۆی هەیە. ئەم ساڵ پلانەکەمان وا بۆ ڕاستیەکەی ئەم چالاکیە لە ڕۆژی جیهانی مافەکانی مناڵانە ئەنجام بدەین. بەڵام بەداخەوە بوو کە سەرژمێنی کرا لە عێراق بۆ ئێمە هەردووا کەوت پاشان بۆی تاقیکردنەوەی خوێندنگاکانەوە کەوتە 12 ڕاستە 12 ڕۆژێکی تایبەت بوو بە خاوەن پێداویستی تایبەتە چەند ئێمە وەکو ڕێکخرا و هەمیشە ئیشمان لەسەرەوە کردووە بڵین کە خاوەن مافی تایبەتن نەک پێداویستی چکە هەندێک مافەیە بێ بۆیان دابین کرێ بەڕاستی. هەر بۆ بۆنەیەشەوە یەکەم چالاکی نمایشەکەمان بە چالاکیێکی مناڵانی خاوەن مافی تایبەت دەست پێ کرد بەڵام خۆی ڕاستیەکەی چالاکیەکە بۆ ڕۆژە نەبوو بۆیە پێمان خۆشە دوێنێشان لە چالاکیەکە بڕۆنکردنەوەیەکمان نان لەسەرەوە ئێمە پلانەکەمان وا بۆ ڕاستیەکەی مناڵ پارێز 4 پرۆگرامی سەرەکی هەیە 4 بەرنامی سەرەکی هەیە بەرنامەی پەروەردە بەرنامەی گەشە پێدانی توانای گەنجان بەرنامەی تەندروستی هەروەها بەرنامەی پاراستنی منداڵ ئەم 4 بەرنامەیە چەندین پرۆژەیان هەیە لە شار و شارۆچکەکان لە بەغا هەمانە لە دۆهۆکەمانە لە هەولێر لە کەرکووک لە سلێمانی بەم شێوەیە ئیشمان کردو خۆشبەختانە لە پلانی 2024 توانیمان هەم ئۆفیسی بەغداد بکەینەوە هەروەها ئۆفیسێک لە قامیشلوش بکەینەوە. ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئەو مناڵانە یان ئەو گەنجانە کە بەشداری چالاکیەکانی مناڵ پارێزی کوردستانیان کردویان بەشدار بوون لە پرۆژەکانی مناڵ پارێزی کوردستانە پێمان خۆش بوو بەهرە و توانەکانیان دەربخین تا هەلێکیان بۆ بڕەخسێنین کە ئەو توانایی هەیەیان بۆ پیشانی کەسانێکی بن و لە تەلەڤیزیۆنەکان بڵاو کرێتەوە کەسانێک بێن ببینن ئەمە جۆرێک لە بڕوا بەخۆبوون هەم بۆ مناڵ هەم بۆ گەنجانەدات دیارە پرۆژەکانی مناڵ پارێز هەمیشە پلتفۆرمێک بوون بۆەوەی کە هەم مناڵ هەم گەنجان گەشەی تیا بکە. ئامانجی یەکێک لە ئامانجەکانی بەرنامەی پەروەردە یان بەرنامەی گەنجان ئەوەیە بەڕاستی مناڵان بەهرە و توانایەکیان هەیە ئێمە کاری ئەمەوەی ئەو بەهرە و توانایان بدۆسینەوە گەشەی پێبین و بەرەو پێشەوەی ببین و بیان خینە سەر ڕێگا ڕاستەکە ئەمە دوێنێ توانیمان ئەو بەهرە و توانایانە دەربخین لەو نمایشەیە هەروە ئیشوان لەسەرەوە کرد بەڕاستی کە هەمومان نەزانین بەهۆی ئەو بارودۆخی کە بەسەر عێراق و دامچەکە هاتووە کۆمەڵگای تریش دروستبوون بۆ نمونە پەنابەری سووریمان هەیە چەند ئێمە پێمان خۆش نییە ئەوانە کوردانی ڕۆژاوان بەڵام بە شێوازێک کە باسە کرێت لە ڕووی یاساییەوە وان پێوترێ کوردانی باڵین ڕۆژهەڵاتمان هەیە کۆمەڵێک مناڵ و گەنجمان هەیە کە لە ناوەڕاست و خوار و عێراق ئێستا لە هەرێمی کوردستانیشتە جەن ئێمە بیرمان لەوە کردو کەوانیش بەشداری پێ بکەین و ئەوانیش بێبەش نەبن لەو چالاکی و بەهرە و توانای خۆیان دەربخەن. لە مێشەکەتاندا دەستپێک باس لەوە کردکە ئەمانە زیاتر هەڵتان داوە بۆ منداڵە مافە تایبەتەکان بێت ئەوانەی کە خاوەن مافی تایبەتن ئەوە کەم منداڵان دەکرێتەوە بە چاڕۆنی بینە. ئێمە وەکو لە بەرنامەی پەروەردە سنتەرێکمان هەیە کە ڕاهێنانی پەروەردەی تایبەتی پێڵن زیاتر لەو سنتەرە ئەو مناڵانن کە جۆرێک پێداویستیان هەیە بۆ منە مناڵی ئۆتیزمی تایە داونی تایە بیرکۆڵی تایە ئیفلیجی مێشکی تایە کامانە هەریەکان بە پێی جۆری کێشەکانی خۆی و حاڵەتانی کایانە پێویستیان بە جۆرێک لە هاوکاری و یارمەتی هەیە ئێمە هەوڵمان ناوە لەو سنتەرە بۆیان فراهەم بکەین بە بەرنمەیەکی تایبەت کە سێ بەرنمەی جیاوازە کە ئیش لەسەر ڕاهێنانەکەن هەم بۆ مناڵەکان
هەم دایک و باوکیشیان ڕاهێنن بۆی کە بتوانن لە ماڵەوە هاوکاری مناڵەکانیان بن. کاک نوعمان ئەو بەرنامانە بەشێکن لە چۆلەکیەکان یاخۆ بەشێکن لە نمایشەکە یاخود ئەوانە هەروەکو پرۆپۆزەلێکی جیاوازترە لە نمایشەکانتان. ئەوەی بەرنامەی با بڵێن پرۆژەی ڕاهێنانی پەروەردەی تایبەت دەتوانم بڵم لە 2015 کارەکە پرۆژەیەکی بەردەوامی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە. ئەمە توانین بڵێن یەکەم سنتەرە لەم جۆرەکە بەم شێوازە خزمەت بکە. ئامانجی سەرەکی ئەم سنتەرە بۆ ئەوەدان ڕاستیەکەی کە مناڵان لە ڕووی پەروەردەییەوە پەروەردە بکرێت و بگەڕێنرێتەوە بەرخوێندن. بەداخەوە یەکێک لەو گرفتانی کە خێزان ڕوبەڕوویە بێتەوە کە مناڵێکی هەیە کێشەیەکی هەیە خوێندنگاکان وەری ناگرن. هەندێک جار بەهۆی کە مامۆسای پەروەردەی تایبەتیان نێو خوێندنکانە ئەبێ بە کێشەیەک بۆ خێزانەکە. بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە کاو مناڵانە لە تەمەنێکی زووە وەربگرین هەوڵ بین زوو کێشەکەی دەستنیشان بکەین و کار بۆ بکەین لە تەمەنی 6 ساڵەیە بتوانێت بچێتەوە بەرخوێن. بەڵێ کاک نەما هەبەتا ئەم منداڵانی کە باس لێوەکەن منداڵی هەموو ناوچەکانی کوردستانە منداڵی خوارەوەی عێراق ئەوانەی کە لە کوردستان دانیشتەچێن هەمیان خاوەن بەهرە و توانای تایبەتی جیاوازن. لەم نمایشەدانە توانوتانە کە بەهرەی منداڵەکان دەربخان یاخود بەسوازێک لە شێوازەکان منداڵێک خۆی خاوەنتوانێت توانەوە بەهرەیەکی تایبەت بێت بەڵام ڕەنگە خێزانەکەی درکیان پێی نەکرد بێت یاخۆ خۆی بەشازێک لە شێوازەکان فۆکەسی لەسەر نەبوو بێت کە پێشی بخات. ئێوەکو منداڵپارێز چۆن توانوتان بەهرەی ئەم منداڵانە دەربخەن؟ خۆی ڕاستیەکەی کۆمەڵێک کێشە هەیە ینی بۆ نمونە لە چوارتا لە بازیان یان لە شارۆچکەی شتر یان لە ناحەیەک ڕەنگە هەلی پێویست نەبێ بۆ ئەم مناڵە بتوانێت بەهرە و توانای خۆی دەربخە. ڕەنگە لە خوێندن ئەوەی کە مناڵەکە بە خوێندنەوە سەرقاڵ بێن شوێنێکی تر نەبێت ڕووی تێ بکە بتوانێت بچێ ئیشی تیا بکە یان کەم تا زۆر هەمومان نزانین جەختی دایک و باوک زیاتر لەسەر خوێندنە بۆ مناڵەکە ڕەنگە وەکو پێویست گرنگینەیە بەلایەنە تایبەتەکانی تری مناڵان بە حەز و ئارەزوەکانی بە بەهرەکانی بۆ ئەم پرۆژانەی ئێمە کاتێک و مناڵانەیەن بەشەکان ئاواڵایە بۆیان مناڵمان هەبوو لە ڕۆژێکا بەشداری چەند بەشێکی کردو بەڵام وردە وردە هاتووتە سەرەوەی کە خۆی بۆ نمونە لە وێنە کێشان بینیوەتەوە خۆی لە مۆسیقا بینیوەتەوە خۆی لە گۆرانی وتن بینیوەتەوە خۆی لە وەرزش بینیوەتەوە ئەمە وای کردووە کە ئێمە بۆمان دەربکێ مناڵە بەهرەی لە وێنە کێشانە هەیە بۆ ئێمە بەشی وێنە کێشان مامۆستا بەڕێزەکان هاوکاریانەکەن فێری ڕەنگەکانیانەکەن فێری هەڵکاریانەکەن وردە وردە بەرەو پێشەوەیان بن تا بتوانن بەهرە و توانای خۆی و حەز و ئارەزوەکانیان دەست بن. ئەوەی کە دوێنێ بینیمان بەڕاستی هەندێک وێنە هەبوو بەڕاستی زۆر زۆر سەرنجڕاکێش بوو ینی ئێمە خۆشمان هەندێک جار تووشی شۆکە بین کە هەندێک لە بەهرەی ئەو مناڵانە ئەبینی هەندێک جار چاوەڕوان نەکراوە بەڕاستی بەڵام ئەوەی کە بەهرەی لە ناو مناڵە هەیە بەڕاستی کەمێنەیە بەهرەکان زۆر باشن زۆر ئەسبەرزن کەوایان کردووە کە ئێمە هاان بن زیاتر بەردەوام بینە سەرم جۆرە چالاکیانی کاک نۆمان توانێتوانن لە ڕێگەی هوەری ئەو منداڵانەوە بتوانن وێنەی ئەو ژیانە بکەن کا منداڵەکان تێدا دەژین بۆ منە وێنەکان زیاتر چی بوون خەمهێنەر بوون وێنەی پۆزتیڤانە بوون عادەتەن لە ڕێگەی کاری هوەری وەتوانیت بگەی بە خاوەنی وێنەکە کە بە چ مەعاناتێکات تێپەڕێ خۆی پلانی مناڵپارێزی کوردستان یان با بڵێن بەرنامەکانی مناڵپارێزی کوردستان ئەوە نییە مناڵ ئاراستە بکە بەرەو یەک ئاراستە ئێمە مناڵەکانمان ئازاد کردو چۆن مناڵەکان ئیشەکەن بۆ نمونە مناڵ حەزی لە سروشتە ئێمە پێی ناڵین واز لە سروش بێنە تۆ بچۆ لە بواری ئیشترا کار بکە بۆ مناڵ حەزەکە ئەو خولیایی خۆی هەیەی ئێمە هانین کە لەو بوارەیە ئیش بکە بۆیە کە ئەیبینیت هەمە ڕەنگە ئەیبینی بۆ نمونە سروشتی تایە خەون و خەیاڵی خۆی تایە ئەو جۆرە یاریانی کە حەزی لێتی ئەوانەی تایە هەندێک مناڵ هەیە بیرۆکی ئەوەیەک هەیە کە لە داهاتوە بۆ نمونە ببێ بە مامۆسا حەزی لەو جۆرە وێنانەیە یان حەزی کردووە تەقلیدی شتێک بکاتە بەڵام ئێمە هەرچەند هەوڵمان ناوە مناڵ زیاتر ڕێچکی خۆی بگرێت لە جیاتەوەی کە تەقلید بکە یان بۆ نمونە مناڵێک حەزی لە جۆرە شتێک هەیە کە بۆی نییە بۆی دەستی ناکەوێت توانای نییە ئەو وێنە ناکێشێ و هەندێک مناڵیشمان هەیە بەداخەوە کە ڕوبەڕووی تند و تیجی بۆتەوە ڕوبەڕووی کێشە بۆ تۆ یان نەخۆشیەکی هەیە
زیاتر ئیشیان لەسەر ئەوانە کردووە کە ئەو ئازارانە پیشانی ئێمە بن. ئێمە لە ڕێوێنەکانەوە بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لەگەڵ کۆمەڵی تالاسیمیا پێشەنگایەکی وێنەییمان کردەوە. مامۆسایی کە سەرپەرشتی هونەریە لە مناڵ پارێز کە وێنەکانی بینی بەڕاستی داوای لێکردین کە خوێندنەوەی بۆ وێنەکان کردوتی هەندێک لە مناڵانە بەڕاستی پێویستن بە ڕاوێژی دەرونی هەیە هاوکاریمان ئەوەی کە پێویستە بە منداڵانەوە ئەو پەروەردەیە کە منداڵ لە قۆناغی سەرەتایەوە تاوەکو زانکۆ تاو دەکات لەگەڵ یاتی تا چەندێک ئێوە کارتان لەسەر ئەو کردووە کە ئەو پەیڕۆ پرۆگرامانی لە خوێندنگەکاندا دەخوێنرێت ئەوە یارمەتی دەردەبێت بۆ دەرخستنی توانای منداڵ بۆ دەرخستنی بەهرەی منداڵ. ئایا ئەمە لە ئێستادا لە خوێندنگەکاندا دەبینرێت خوێندنگە ئەتوانێت پاڵنەرێک بێ هۆکارێک بێت بۆ ئەوەی کە بتوان ئەم ماڵانە بەهرەکانی خۆیان دەربخەن؟ بەداخەوە هەمومان نەزانین لە 2014 بەدواوە ئەم ناوچەیە بەرەو قەیرانێکی هەم سیاسی هەم سەربازی هەم ئابووری ڕۆی. ئەمە وای کرد کە خوێندن زۆر کەم ببێتەوە بەڕاستی زۆربەی کاتبای کۆد بۆ کێشە هەبووە بە دوایە کۆڕۆنا هاو ئەمانە وای کرد کە بەداخەوە مناڵ بەشێک لە خوێندنەکانیان لە کیس بچێ بۆیە بەنامی پەروەردە ئەو بوو کە زیاتر تەرکیزی لەسەر خوێندنەکان بێنێک لەسەر بەهرە و تواناکانیان بۆیە بەداخەوە توانین بڵین لە ناو خوێندنگاکانە بەرنامە هونەریەکانیان ئەو پلانە هونەریانی وەکو وەرزش و وێنە و موسیقا و ئەمانە هەیە بەداخەوە بەرەو دواوە چۆتەوە بۆیە ئێمە پێمان باش بۆ کە ئیش لەسەر ئەمە بکەین. ئێمە لە چەند دو ساڵی ڕابردووە هەموو هۆنراوانی کە لە با بڵین منهەجی قۆناغەکانی پۆلیۆ 1 و 2 سەرەتایی هەبوو ئەویمان کۆ کردەوە نۆتەمان دانا مۆسیقەمان بۆ دانا بۆی هەر بیکەین بە بەرنامەیەک و لە ڕێی تەلەڤیزیۆنەکانیان لە ڕێی ئایپادە و پیشانی مناڵەکانی بین مناڵەکان هان بین بەڵام بەرنامەی تا ئێستا لای پەروەردەی وەڵاممان نەدراوەتەوە. بۆیە ئێمە نامانەوێت تەرکیزی تەواومان لەسەر ئەم جۆرە کارانە بێ بەڕاستی بەڵام ئەمانەوێ هەندێک جا لەگەڵ پەروەردەیە هەماهەنگ بین بۆی بتوانین پێکەوە هاوتەری ئەم پلانانە جێبەجێ بکەین. کارنامەوەکو دوا پرسیار پلانی منداڵ پارێز بۆ داهاتوو چی؟ ئایا بەرنامەتان هەیە کە ئەم چالاکی نمایشانە بەرن بۆ شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان یاخۆ فراوانتری بکەن؟ خۆی ڕاستیەکەی ئێمە هەمیشە پلانمان هەبووە بۆ ئەو ناوچانەی کە بۆ نمونە سنتەری چالاکی گەنجانی تیانە کار لەسەرەوە بکەین خولی هاوینە بکەینەوە ئەو ناوچانەی کە مەڵبەندی ڕۆشی بیری کازیوی مناڵانی تیانە بە هەمان شێوە خولی هاوینە بکەینەوە بەردەوامی شەمین لەسەر ئەم پلانانە و هیوادارین بتوانین لە داهاتووە ئەم بەرنامانە زیاتر بکەین و بەرەو پێشەوەی بەرین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نوعمان عەبدوڕەحمان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی منداڵ پارێزی کوردستان. سپاس بۆ تۆ. سپاس بۆ ئێوە. ئێمامادە بوو. زۆر خۆشحاڵ بینم من بینم چووە باە لە سەرەتا و دەستخۆشیێک لە دەستگای میدیای کورسات بکەم کە هەمیشە هاوکار و پاڵپشتیکی زۆر بەهێزی مناڵ پارێزی کوردستان بووە و بە سپاسەوە دوێنێژ سپۆنسەری میدیایی بوو با بڵین سەرپەرشتی هەموو کارە میدیایەکانیە کرد. دەست بۆ ئێوەش خاونەمان نمونەتان زۆر بێت و بە هێوەی کاری باشتر و بەرهەمی زیاتر. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆ کاک بێبان.